سوکاتیان کردووە سوکاتیان کرۆ بەڕفقم بە بۆکەس لە بەرچاومان دەمولوتیان شکاندووە سلااو لێبێت ئێوە لە ژوورەوە تووشی چی بوون جەسەد بووە بەخوێنە ئێمە لە ژوورە تووشی پێداگدانێکی زۆر لەگەڵ زەمینەکانە بووین بەداخەوە پاڵێنان ڕفیقێکمان بە بیانی ئەوە براوەوە ژوورەوە کە جۆرێک لەم بەزمار و داکوانی هێرشیان کردە سەرێمە بە بەرچاومانە بۆ سوکاتی بە ئێمەی دکتۆر کە هەڵگری شادەین کە هەڵگری ئەندامی سندیکاین سوکاتیان کردووە سوکاتیان کرۆ بەڕفقم بە بۆکەس لە بەرچاومان دەمولوتیان شکاندووە دەمخانە ئێستا دەمولوتی ڕفیقمان پڕە لە بە هیچ شێوە ئەو لە ئەخلاقیەمان نیە بە هیچ شێوە کامیرەکان ئەتوانن لێدەنەوە ئەوە پڕۆپاگەندەی خۆیان ئێمە هیچ مان پێ هێرشی پێ بکەین تەن ناچەکی دەست ئێمە ئەم کتابانن ئەم یاسا و قانون و پشتگیری سندیکا و وەزارەتی خوێنی باڵان بە هیچ شێوەیەک شتیوان باش ئێوە لێوە چیتان کرد ئەوانەوە هیچ شتێک وتیان ئێمە وتمانە بێت دووبارە وەزیر بین و داواکارەکەمان جێبەجێکا بڵێنی خۆی بەجێبەجێ ئەوان لە بەرامبەر هێزی ئەمنی بەچەکەوە بە سیلاحەوە بەرامبەر ئێمە وەستاون بەرامبەر سنگی ئێمە وەستاون ئێوە لە بەردەم نووسنگی وەزیر گرت بوون لەوێ ئێمە سەرەتای بەیانی کۆبوونیەکمانە بوو چاوەڕێن بەلێنەکەی خۆی جێبەجێکا بەلێنەکەی جێبنێ ما گور دەبینەوە بە شێوەیەکی مەدەنیانە و ئاشیانە بوو گیانی دەنگ و پەیاممان چەند دکتۆر برین 50 خوێن تا ئێستا وەکو پاڵێنان بەرکەوتەمان نزیکە 10 دکتۆرێکمان بەرکەوتن بەڵام وەکەوەی کە لوتیشکێناوە دەموچاویشکەنەوە یەک دکتۆرە بەڕاستی بەڵام هەموو گیانمان باو نەزەر بێ بەرکەوتووە